ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا دوای نوێژی بەیانیە لە مزگەوتی ناحەی کەڵەکە دەست دەکرێت بە دروستکردنی شتایگەر بۆ ناو گۆڕ ساڵانە 500 دانەی لێ دروست دەکرێت بە شێوەیەکی خۆبەخشانە لێرە دروست دەکرێت چەندین کەس تێدا بەشدارن ئێمە وەکو تیمی پایتەختی میدیا ئەم ساڵ بەشدارین لەگەڵیان و دەمانەوێت هاوکاریان بین. دكتور هذا سيمانتو قوم يعني كده هذه بس شيء جاي لا شيء قوموا وش لو ده انا فكرت هر اشتاگرك پێویستی بەکەمێک قوم و بحسە لەگە چوار پارچە شیش گەوەی لە شکان بیپارێزی وە لە ژێرشی لایلۆندا دەبێت بە چوار پێنج ڕۆژیشی پێویستە گەوەی وشک بێتەوە. ئەو قاڵبانە لەو بارگەرانیەی دەشتێت پڕ بوو قایم دەبی زۆر بکوتین بە مارەجی ئەوها تەماشاکە ئەمە ئەگەریشە من بەردەوام ئەو ئیشانێ ئەگەر لە جێژی لەکەوت دۆشتی لێرە هەموو سا الحەمدولله شکر بۆ خوای گەورە کە من ئێستا ئەو قاڵبانەمە لەگەڵان ئەو ئیشانە دەکەم وەڵڵاهی سارێ باوەڕکەم 650 بوو 700 بوو لەو دەورانە شارعمان هەیە لەو شارعی بگرێت تەماشاکە لەسەری شارعی هەتا نەکە دەخەباتەی هەمووی تەواوەکەین هەردوو سەفحەکان 600 دەگری 700 دەگری 650 700 ساڵێ کامل زیاد دەکە پێویستی بەو نایلۆنێک کە نایلۆنی دابنین نەبنین پشتی هینجی شیشی تەناودابی ئەگەر شیشی تەناودابی وەناگە ئەو شتاگەرە لەبەر بارگەرانیە زەخمیێ بشتێ ئەو قالبانە نازانی نە فەقیر چێ نە دەوڵەتمەند نە زەنجین نە ملیاردێر نە مەلیک نە ڕیز لۆ هەمویان وچیەکە الحەمدولله شکر بۆ خوای گەورە ئەوە بێ ڕەشوەیە هەگەر بێت و ڕەشوە لەناو ئەو ئیشەی هەبایەگەر ئەو ئیشەی حەفت قەلیلوی بەسە ئیشەڵا هەر کەسی تۆ من ئێرەش خوا هیدایەتی دەدا ئەگەر خراپیش بی ئیشەلا دەگەڕێتەوە لە بۆلای خوای گەورە کە خوای گەورە لێ خۆش بی جێمەکانی بکاتە بە حەشتی فیردەوس الأعلا. کاک عەدنان ئەو شتایگەرە چ کاتێک دروست دەکەن ساڵانەیە چۆنە و ساڵی چەند دانەی لێ دروست دەکەن؟ ساڵێ جارە دروست دەکەین ئەویش تقریبا 500 دانێ دەبڕین بەێ هیچ جار هەبووە زووتر لە وەختی خۆی ڕێژەی مردن زیاتر بی مردن بەرزمی هەیە ئەین ساڵان چەندە مردن لە کەڵک بەخوا تقریبا بەلێ 30 ئەو دەوروبەرەی مارە زیاترش بی زۆرترین مردن کە لە کەمترین ماوە چەند بووە تا ئێستا لە کەڵک خۆی لەو ماوانەی کە بە 15 ڕۆژی 11 نەفەر عەمری خۆیان کرد بەێ هیچ حاڵەتێکی دەگمەن هەبووە مردن زۆر بی لە یەک ڕۆژیان حادسەمان هەبووە بە یەک جاری 7 نەفەر وەفاتیان کردیە ئەوە چۆن دروست دەکرێتەوە بە شێوەیەکی خێرخوازیە ئەوە شێوەش خێرخوازیە لە مزگەوتێک کە پارە خڕدەبتەوە ئەمەش هەڵدەستین زۆر خێرخواز هەیە تەلەفۆن دەکە هەیە دەلێ من چمە تۆی دێنم هەیە دەلێ من قومەکەی دێنم ما باقیێوەری کرد بە پارە خێرخوازان هەر لە مزگەوتە خڕدەبتەوە و بە شایکان کە پێ تەرتیب دەکەین ئەو کولتورە چۆن ماوەتەوە کە بە شێوەیەکی خێرخواز ئەو شتایگەرانە دروست بکرێن ئەوە بیدایەتی حاجی خدر ڕەحمەتی خوای لێبی ئەو دروستی کرد لە دوای حاجی خدر مام قادر ئەو دروستی دەکردەوە لە دوای مام قادریش ئێستا خۆم سەرپەرشتەکەی دەکەم باشە دەڵێن ناحەی کەڵک جیاوازە لە ڕووی خێرخوازیەوە لە ڕووی قەبر لێدان و هەموو شتەکە ئایا لێرە کەسێک دەمرێ هیچ تێچووی ناچی ینی خاوەنی پرسەکە هیچ لە کاتی ناشتنی تەرمی مردووەکە هیچ تێچووی تێناچی ئەبەر هیچی ناچی زۆر جا خاوەن مردووەکە ئاگاش لێنێ کە قەبری بۆ لە دراوە مزگەوتی بۆ ئامادە کراوە یعنی هەبوو خۆی ئاگاداریش نەبووە
وەکو کەسێکی احتیاجەکە جەنازەکە خۆتی تۆ چەند کەسێکن یعنی قبر لێدە لە ناحەی کەڵک ئەوانە یانە هیچ کات و سار نییە یانە شەوبی ڕۆژ بی زستان بی هاوین بی لەسەر نان خواردن بی ئەوانە دێمە بەڕاستی لە بۆ قەبرستانێک کاتمان نیە نە ئیشمان هەیە نە کاتمان هەیە شەوبی ڕۆژ بێ لە ئیش بین بەخوای زۆر جار لە هەولێر گەڕایتنەوە کەسێک عملی خوای کردووە لە هەولێر گەڕایتنەوە بۆ قەبرەکەی دوای ماندیبوونێکی زۆر پشوێکی کورتونانی بەیانی دەخۆین ئەیمان ماندیت بوو؟ مادیت نەبووە؟ ئەدی برسیت بوو؟ وەڵا ڕۆژانە هەموو ڕۆژەوە دێ ئیشی خەباتەی؟ ڕۆژتێ چەند ساڵە وشەی دەکەیت؟ 5 ساڵە 4-5 ساڵە؟ زۆر مادی بووە خۆش ئەو شت پێ خۆشە؟ وەڵا لە حیات باشە باشە لە کۆتاییدا شتایگەرێکی وا پتەوی لێ دەردەچێ هەر گۆڕێک پێویستی بە 7 شتایگەر هەیە کۆتایی هەموو مرۆڤێکیش پارچە زەویەک و چەند مەترە کفنێک و 7 دانە شتایگەری ئاوا بێ